دووبارە سڵاتان لەبێ عزیزان لە بڕگەیەکەمی بەرنامەکەمان وەکو باسمان کرد قسەکەین لەسەر دابەزینی نرخی خۆراک و پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئایا ئەو نرخەی کە لە ئێستەیە بۆ خۆراک و پێداویستیەکانی هاوڵاتیان هەیە لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانە تا چ ڕادێک نرخی دابەزیەوە هۆکاری دابەزینی نرخەکەش بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز کە کسۆران عەبدولغەفورمان کردەوە بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی کە کسۆران بخێر بێن. زۆر سپاس زۆر سپاس مەمنون. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەم نرخی خۆراک پێداویستیەکانی هاوڵاتیان لە ئێستایا بە ڕێژەیەکی کەم دابەزیەوە ئایا هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بە دیاریکراوی؟ بەڵێ دووبارە سڵاتان لێبێ. ئێمە لیژنێکی تایبەتمان هەیە لیژنەی وەرگرتی نرخی سەرجەم شمەک و کاڵا پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان ئەمە هەموو ڕۆژێ ئەم لیژنەی لە بازارە نرخی شمەکەکان وەرەگرێ و لیژنەکەش هەر هەموو 15 مانگێک نرخەکان بە شێوەیەکی بەرچاوتوو وەرەگرێتەوە. ئەوەی کە تێبینیمان کردووە لە 15 بۆ 15 بۆ 15 نرخی سەرجەم شمەک و کاڵاکان بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆی بینەوە خاصەتەن ئەوانەی لە بەشە خۆراکی ماگانەیە دابەژەکرێ. بۆ نمونە کارتونە زەیتی بایایی لە 63,000 بۆ 48,000 دینار بە 49,000 دینار ئەو برنجی بایی کە لە بازارەکە دابەژەکرێ پێش شەڕی ئۆکرانیا و لەدوای لە کاتی شەڕی ئۆکرانیا بوو بە 40,000 و 42,000 ئێستا بۆتە بە 22,000 23,000 24,000 دینار و بابەتەکانی تریش بە هەمان شێوە دابەزینی بەرچاوی بەخۆی بینیوە. زۆر لەو شمەک و کاڵانەی کە هەر خۆت ئاماژت پێکرد ئەو بابەتان کە زیاتر لە بەش خۆراکدا هەن بابەتەکانی دیکە کە لە دەرەوە هاوردە دەکرێن بەڕادێکی زۆر کەم دابەزی و نرخەکانیان ئایا پلانی دیکە هەیە کە زیاتر دابەزێت ئەم نرخانە یاخود هیچ ئەگەرێکی دووبارە نرخەکان بەرز بێتەوە؟ ئێمە ئەبێ ئەو بارودۆخە نێودەوڵەتی کە هەیە ینی کە لە عێراق و لە تورکیا و لە وڵاتانی دەوروبەر هەیە تەسیرێکی زۆر دەکاتە سەر بەرزبوونەوە و نزمبوونی نرخەکان. ینی هەر بە هەناردەکردنی گەنم لەلایەن رووسیا ئۆکرانیاوە هەموو تانێگەنم لە بۆرسی جیهانیە 50 دلار دابەزی. و لە شاری سلەیمانیش ئێمە وەکو ئاماژەم پێ ئەو نرخانە وەرەگرین فەردەی ئارد هی تورکیەڵێم لە 51,000 بۆ 46,500 دینار ینی هەموو تەنێک 40 دلار بۆ 35 دلار دابەزینی بەخۆوە بینیوە. باقی بابەتەکانی تریش ئێمە تەمە ناکەین ئەو بارودۆخانە باش بێت بۆی ئەو نرخانەوەکو خۆی زیاتر دابەزی بەخۆ بینێتەوە. ئێستا عێراق کاریگەری دەبێت لەسەر نرخەکان ئەوەی کە تێبینی یەکرێ ئەگەر بۆ شێوەیە بێت لەبەرەوە ئێمە مانەمانەوێت بەشێکین لە عێراق و دوای ئەوە ئەو بەشە خۆراکی کێتە ناو هەرێمی کوردستان و هەمووی لەلای حکوومەتی عێراقی و دابینەکرێ ئەگەر ئەو شتە بەردەوام بێ لەوانێت تەسیری بکاتە سەر بازارەکەم بەس بیریشمان نەچی ئێمە سەرجەم بازرگانەکانمان ئەو مادە خۆراکانی کە هێنن لە وڵاتانی دەوروبەرەوەی هێنن ینی ئەو تەسیرەشی نابێت لە بوارەی ترا بۆ نمونە لە وڵاتی ئێرانەوە لە وڵاتی تورکیاوە لە وڵاتانی ئەوروپاوە سەرجەم ئەو شمەکانی کە لە بازارەکانە هەیە بۆ نمونە ئێستا تۆپشۆ بە زەیت سەیرەکەی چەند جۆر ئایتم لە زەیت هەیە بۆ نمونە ڕۆڵ بۆ نمونە برنج هەر برنج 150 جۆر ئایتممان هەیە لەبەرەوە لەوانێت تەسیرێک بەشێک لە ئەو ئاڵۆزی بەغا وڵاتی عێراق تەسیرێ بکات بەس بە دیوەکەی تریا لەبەری ئێمە وەکو ئاماژەم پێ بازرگانەکانمان بە شوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ هەموو جیهانە کۆنتاکتی ڕاستەوخانەیە ئەو تەسیرش ناکات. زۆر چاکە. کاک سۆران ئێمە لە ڕێگەی بەرهەمی ناوخۆ تا چێنێک دەتوانین پێداویستی بازار داوێ بکەین؟ ئەوەی ئێمە تێبینیمان کردووە بەرهەمی ناوخۆمان کەمە. ینی ئێمە لە هەندێک مادەی سەرەکییانە بێ بۆ نمونە ئێستا ئیمساڵ بە شێوەیەکی بەرچاو گەنم بەپێی ئەو بڕیارانێک لە حکوومەتی عێراقی دەرچوو جوتیارەکان هەستان بە تەسلیمکردنی ئەو گەنمەی کە هەیەە تا ئێستا ئێمە وەکو سایلۆی سلەیمانی بە 5 فەرعەکەیەوە 143,000 تەن گەنم وەرگیراوە. ینی ئەمە بەشی بۆ نمونە ئێمە هەموو مانگێک 23,000 تەن ئەەکەین بە تەنگەنمەکەین بە ئارد کە دابەش دەکرێت بەسەر ئیداری ڕاپەڕین و گەرمیان و پێنجێن و هەموو شوێنەکانە لەبەر ئەوەی ئێمە وە دوای ئەو حەود ئەمە حکوومەتی عێراقیژێکا بۆ پاڵپشتی گەنم و بۆ هێنانی گەنم لە دەرەوە هیچ جۆرە کێشەیەکمان نییە لە بژێوی خۆمانە و هەندێک جۆری تریشمان هەیە بۆ نمونە ئێستا لە وەرزی هاوینە ئەو هەموو میوەیەمان هەیە کە پێ ئەگات ینی تەسیری ڕاستەخۆکاتە سەر بازارەکان و دوای ئەوە ئەو بەرنامەی کە هەشە لەلایەن وەزارەتی کوشت و کاڵۆدانراوە بۆ پێشخستنی بەرهەمی ناوخۆ بۆ نمونە ئێستا شووتی کە شووتی پێنجون پێگات هەموو کیلۆیەک 600 دینار ئەچێتە سەری گومرک لەبەرەوە کەس ناتوانێت بیهێنێ
ینی ئەمە پاڵپشتێکی باشە بۆ بەرهەمی ناوخۆ و هیواداریشین ئەم پاڵپشتێ بەردەوام بێت و براجوتیارەکانیشمان بە شێوی بەرچاوتر خزمەتی ئەو چێڵگەشتانی خۆیان بکەن. کاک سۆران لە نرخ فەرقیان چێ ینی بەرهەمی ناوخۆ هەرزانترەکەوێ لە ئەو بەرهەمی لە دەرەوە هاوردا ئەکرێیان گرانترەکەوێ بەپی بارودۆخەکان بۆ نمونە ئێستا تمەنی ئێرانی لەبەر ئەوەی نەزمبوونەوەی بەرچاوی بەخۆ بینیوە حتمما ئەو کاڵانی لە ئێرانەوە زۆر کەمترە لە نرخەکانی خۆمان. ینی بۆ نمونە تو ئێستا $100 گۆڕیتەوە بە 3 میلیۆن تمانیا 2 میلیۆن من ئەمە بۆ شاری سلەیمانی لەوانەیە کەم کەوێت لە بارینەکە بەس ئەوەی بەرهەمی ناوخۆیە ئێمە ئەگەر بمانێ پاڵپشتی بەرهەمی ناوخۆ بکەین ئەبێ ئەو بەرهەمە ناوخۆی خۆمان هەموو تاکێکی کۆمەلگا بەکاری بێنێ بۆی هەم ئەو پارەیە لە ناو خۆمانە هاتوو چۆ بکات و نەڕاتە دەرەوە هەم پاڵپشتی براجوتیارەکانمان بکەین. کاک سۆران ئێوە ڕۆژانە چۆن چاودێری نرخەکان دەکەن ڕۆژانە دەگەڕێن بەنێو بازاڕەکاندا بۆی کە چاودێری نرخی شمەک و کاڵاکان بکەن؟ ئێمە وەکو ئاماژەم پێ لیژنەی نرخمان هەیە ئەمە ڕۆژانە هەموو ڕۆژێ نرخی سەرجەم کاڵە و پێداویستی و هەتا نرخی دۆلار یۆرۆ پاوەند لەبەرەوەی ئێمە تەعاملمان لەگەڵ بانقەکانە هەیە دوای ئەو نرخی ئاڵتوین ژۆرە گیرێ لەبەر محکەمە و لەبەر شێوازەکانی خۆیان کە هێنا ئەو ڕۆژانە هەموو ڕۆژ لە سعان 9 بەیانیەوە ئێمە نرخەکان ئەین بە هەفتە دانبوو دەستگا لە ناو شاری سلەیمانیە باقەکانە مەتارە شوێنە گشتەکانە ئاساییشە قایمێتە پارێزگایە کۆمپانیاکانە لەبەرە ئەو نرخی ئێمە کە وەریەگرین بۆ نمونە کەسێکە $100 گۆڕێتەوە بە ملیۆنە دۆلاریان بە هزارها دۆلارە ئەبێ بۆ نرخی ئێمە بگۆڕێتەوە لە بازاڕەکانە چووکە ڕەچاوی ئەو نرخاکەن وەکو کاروبارەکانی حکوومەت هەرێم. زۆر باشە. بابەتێکی دیکە هەیە ئۆکرانیا کە خۆت ئاماژەت پێکرد ینی یەکێک لەو شتانی کە نرخی گەنمی دابەزاندووە گەنمی ئۆکرانیایە. ئەم ڕێڕەوی بازرگانیە چۆن دروست بوو چۆن وا بوو کە نرخی گەنم و بابەتەکانی دابەزێت پێم وابێت ئەوزەم لە ڕێگەی تورکیاوە هاوردی بکەن. بڵێ ئەو گفتوگۆکان کرا لە بینی وڵاتانی رووسیا و ئۆکرانیا و تورکیا وڵاتانی تریش خۆتان نەزان لەبەرەوەی احتیمادی ڕئیسی وڵاتانی ئەوروپا لەسەر گەنمی ئۆکرانیا و لەسەر گەنمی رووسیا ئەگەر ئەو اتفاقە نەکرایە لەوانەیە ئەو گەنمانە هەمووی خۆتان نەزان ئەگەر بە ماوەیەکی ینی لە ماوەیەکی ینی دیاریکراوە نەگاتە بەندەرەکان و شەحن نەکرێ وڵاتان لەوانەیە تووشی تەلەڤێت و تووشی هێزارها دەردێ لەبەرەوە ئێستا بە شوێکی بەرچاو ئەو گەنمی ئۆکرانیا و رووسایە لە بەندەرەکانی ئۆکرانیا و رووسیاوە هەناردەی وڵاتانی تورکیا و ئەوروپا و عێراق و شوێنەکانی دیژەکرد. کاک سۆران لابردنی باج و گومرگ لەسەر بەرهەمەکان کە هاوردە هێرێمی کوردستانەکرێت و هاوردەی عێراقشەکرێت چۆن کاریگەرێکی دروست کردووە لەسەر بەرهەمەکان ناو بازاڕە؟ بەتاکید لابردنی باج و گومرگ لە 15 چوارەوە کاتا 15 وەکو بڕارگە حکوومەتی هەرێمە ساڵانە ئەم بەروارە جێگیرە ینی خۆی سێمان بە سێمان لە پێشە سێمان تازەکرایەوە بەڵێن 15 چوار بە 15 حەوت ئێستا 15 بە 15 تازە کراوەتەوە ئەمە تەسیری زۆری کردە سەر دابەزێنی نرخی شمەک و کاڵاکان بۆ نمونە تەنێک ئارد کە هاتە سنوورەکان و $34 گومرگیەکرا تەنێ زەیت بە هەمان شێوە $120 گومرگیەکرا ئەمە کە گومرگ نەکرێ حتممە لە بەهاکەی داوەزێنێ لەبەرەوە بینیمان هەر بەلابرنی ئەو باجانە نرخی شمەکان داوەزین بەخۆ بینی 16 ڕۆژێکی ماوە بۆ بەروارە پێ دوایە پلانێکە بێت دووبارە تازە بکرێتەوە یاخود ئەگەر لا ببرێت پێدوانێت دووبارە نرخەکان بەرز بێتەوە ئێمە تەمەناکەینەوە و بڕیارە بەردەوام بێت هەم لەبەر وەزعی ناوخۆی خۆمان و هەم لەبەر ئەو کەسانی کە بۆ نمونە دەخلیان مەحدودە و بە شوێکی بەرچاو ینی ئەو پارەیان نییە مادەی زۆر بەگران بکڕن لەبەر ئەوە تەمەناکەین و ئێمە ژاپۆرتی خۆمان بەرز کردوێتەوە بۆ بەردەوامی لابردنی ئەو باج و گومرگە لەسەر ئەو کاڵانە. زۆر باش کاک سۆران لەوانەیە ئێستا بەشێک لە هاوڵاتیان وا بیر بکەنەوە دابەزینی ئەم نرخانە کاریگەری کوالەتی بەرهەمەکانە ئێوە چۆن ئەو دڵنیایان بە هاوڵاتیان کە هەرچەند نرخ دابەزی و کوالەتی بەرهەمەکان و خۆی ماوەتەوە سەرجەم ئەو بەرهەمانێکێتە هەرێمی کوردستانەوە ئەینەن کوالەتیە ینی وەکو ئاماژەم پێە لابردنی باجەکان و بە شەخۆراکی ماگانە وای کردووە نرخەکان دابەزێن بۆ نمونە کە بازرگانە چێ برن جۆرە لە برژەکانێنێ ئەینەن کوالەتەکەی جارانە بۆ دوای ئەو بیرشمان نەچ ئێمە لە بەرزەکانە کوالەتی کۆنتترۆلمان هەیە هۆبەی خۆپاراتی تەندروستیمان هەیە کەرەنتینەی کوشت و کاڵیمان هەیە و کۆمپانیای ڕزگەمان هەیە لە باشماخ
ئەمانە هەموو ئەو مادە خۆراکانی کە هێنە عێراقەوە یەنە هەرێمی کوردستان بەپی مواصفاتی عێراقی مامەڵی لەگەڵاکرێ بۆ نمونە هەم لەگەڵ لیبڵەکەیە لەگەڵ پێکاتی چیمیایەکەیە بایلۆجەکەی ئەمانە هەموو پشکنی وردیان بۆ کرێ و دوایەوە بەدەل لەوەش ئێمە کێتە گەنجینەکانیشەوە ئەگەر بۆ نمونە هاوڵاتی گومانی هەبوو لەسەر مادێکی خۆراکی یان لیژنەکانمان چوون سەیریان کرد بە شێوی ناتە دروست هەڵگیراوە ئێمە دووبارە پشکنی بۆکەینەوە ئەگەر دەرچوو لە پشکینە ئەوە واڵاکین لە بازارەکان ئەگەر دەریش نەچوو ئێمە هەڵەسین بە تەلەفکردنی زۆر باشە کاک سۆران دووبارە بێمە سەر بابەتی ناوخۆی عێراق چونکە بابەتێکی گرنگە و کاتێ شەڕێک شتێک دەبێت بە دڵنیاوە هەموو هاوڵاتیان خەمی شمەک و کەلوپەل و بابەتی خۆراکیانە هیچ چاودێریەک هەیە کە ئەم بازرگانانی کە لێرەدا هەن ئەو شمەک و کاڵانی کە لێرەدا لە هەرێمی کوردستاندان بە نرخێکی زۆر زیاتر نیفرۆشنە عێراق و خوار و عێراقەوە ئێمە ئەوەی کە تێبینیمان کردو هەم لە کاتی شەڕەکەی ئۆکرانیا و رووسایە سەردانی سەررجەم گەنجینەکانمان کرد لە بەروی بیرمان نەچ ئێستا سلەیمانی بۆتە سنتەرێکی بازرگانی گەورە بۆ هەناردەی ئەو مادانە بۆ خواروی عێراق بۆ نمونە چەندها کۆمپانیامان هەیە ئەو برنجانە کە بڵێن لۆگوی تایبەتی خۆیان هەیە و مەزەری سەرەکی ئەو برنجەن لە سلەیمانی ئەڕوا بۆ وڵاتە بۆ شاری بەغا و بۆ بەسرە و بۆ هەولێر و بۆ شوێنانە لەبەرەوە بەپی ئەو اتفاقی کە لەگەڵیانە هەیە ئەوە ئەڕوا بۆیان و دوای ئەوە دڵنیایە هاوڵاتیان لەبەر ئەوەی ئێمە وەکو ئاماژەم پێیا لە شەڕی ئۆکران و ڕۆسیا شەوتمان بەشی ساڵە زیاتر ئێمە خواردنمان هەیە و ئێستاەوە 6 مانگ ڕۆشتووە هێمە هیچ جۆرە کێشێکمان نەبوو لە جۆری خواردن و لە دابینکردنی خواردن لە ناو بازارەکانە و ئێستاش بە هەمان شێوە سەررجەم ئەو گەنجینانی کە هەیە لە ناو شاری سلێمانیە پڕە لە خواردن و خواردنەوە هیچ جۆرە کێشێکمان نییە لە دابینکردنی خواردن بۆ ناو شاری سلێمانی زۆر باش کاک سۆران هەندێک جار هاوڵاتیان خۆیان ئەبنە هۆکاری دروستبوونی گرانی بە ڕووکردنە بازارەکان بە شێوازێکی یەکجار زۆر و کڕینی پێداویستیەکانی خۆیان ئێوە چۆن ڕێنمایی خەڵکەکان کە نەبنە هۆی دروستکردنی گرانی لە بازارەکان بەڵێ ئێمە تەجروبەمان هەیە لە کاتی ڕیفراندۆمەکان و لە کاتی ئاشتەزمەکانی ترا ینی بە تەسریحێکی کەسێک لەوانەیە گەوردن کێشە بۆ ئێمە دروست بێت و کردیشان وە باش بەو ڕێنمانێک ئێمە یامانەوە بە هاوڵاتیان و لەلایەن قایم قامێت و پارێزگار و سەررجەم لایەنە پەیوەنددارەکانەوە هاوڵاتیان ئێستا وشار بوونەتەوە و ئێمە هەن لە شەڕی ئۆکرایناشە دڵنیایمانایە هاوڵاتیان کە هیچ جۆرە کێشێکمانێ دابینکردنی خۆراکانەکانە وەکو ئاماژەم پیاسە هاوڵاتیانی شاری سلێمانی وشارن خۆیان ئەبینن بەرچای خۆیانەوە ئەم هەموو خواردن و خواردنەوانە لە ناو مارکێت و لە ناو سوپەرمارکێت و لە فرۆشگاکانە هەیە لەبەرەوە ئێستا هیچ جۆرە کێشەیەکمان نییە بالفعل ئەگەر هاوڵاتی وشار نەبێ کێشە بۆ ئێمەش دروست بێت زۆر باشە کاک سۆران تا چەند گرنگە هاوڵاتیان گرنگیش بدەن بە بەرهەمی ناوخۆی لەوانێ هەنێک جار نرخەکانی کەمێک بەرزتر بێت بۆی کۆمەڵێک بابەتەوە بۆ نمونەیەک بێنمەوە ڕۆنی زەیت ئێستا لە ناوخۆ هەمانە و بە زۆر شکوالەتێکی زۆ باش دروستەکرێ ئەگەر نرخەکەشی کەمێک بەرزتر بێت تا چەند گرنگە کە ئێمە گرنگی بە ناوخۆ بدەین وە لە ڕووی کوالیتیەوە پێمان بێت زۆر باش و زۆر کوالیتێکی بەرزی هەیە بڵێ ئێمە هەموو تاکێکی کۆمەلگاکەمان پێویستە بەرهەمی ناوخۆ بخوا ئەگەر بەرهەمە ناوخۆکە دابین کرێ بۆ ئێمە بۆ هاوڵاتیان لەبەرەوەی خۆتان ئەزانن ینی بەرهەمی ناوخۆ ئابووری وڵات دەبوژێنێتەوە ئەو پارێ ناڕاتە دەرەوە بۆ نمونە ئێستا ئێمە هەل لە مەسلەی ئاردە باسکەین ینی ڕۆژانە بە ملیۆنەها دۆلار ئەڕاتە وڵاتی تورکیا و هێنانی و ئاردە سفرە تووشکی کە ئێمە چەند جارێکیش باسمان کردووە کە و کوالیتی وەکو کوالیتی نییە کە لە وڵاتی تورکیا ئەفرۆشتێ و ئێستا لیژنەش پێگەنراوە بۆ ئەو بابەتە لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لایەنە پەیوەنددارەکانە بۆ ئەوی بەداچوونی بکرێ بۆ ئاردە تورکیا لەبەر ئەوە لە کۆڵانەکانی شەبەدی دەکرێت دەڵێ هاوارەکەنەوە ئاردی بەڵێ کێشەکەمان خۆی لە ئەو ئاردەباعی کە مامانە ینی لەسەررجەم ئەو کارگانی کە لە شاری سلەیمانی هەیە بەپێی ئەو فۆرمی خۆراکە دابەشەکرێت بەسەر هاوڵاتیانە هەموو هاوڵاتیە 9 کیلۆی هەیە ینی ئەگەر هاوڵاتیە 5 نەفەر بێ لە ماڵەوە 45 کیلۆ ئاردی ئەدرێتی 15 کیلۆ برنجی ئەدرێتێ 5 زەیتی ئەدرێتێ 5 کیلۆ شەکری ئەدرێتێ 2 کیلۆ فاسۆلیا ئەدرێتێ یعنی ئەمە بمانەوێت نەمانەوێت تەسیری زۆر ڕیکردو سەر بازارەکان و بۆیە بەرهەمی ناخۆش ئەگەر بەری پێ بدرێت و دەعم بکرێت ئێمە دەعمەکەمان پێویست یعنی ئەبێ حکوومەت دامی سەررجەم براجوتیالەکان و ئەو کارگانە بکە ئێمە ئێستا چەندها کۆبوونەوە کراوە لەسەر ئەو کارگانی کە لە ناو شاری سلێمانی کە وەستاون ینی ئەگەرم کارگانە ئیشکەنەوە هەموو کارگەی بەلایانی کەمەوە 25 هەلیکار 30 هەلیکار شوێنی وایە هەر 100 هەلیکارمان هەیە بەڵێ بەڵێ بمانێت جا ئەوە بەرهەمی ناخۆشە
ینی بەرهەمی ناوخۆ شتێکە کە بە کوالەتێکی بەرزێتە دەست هاوڵاتیان لەبەرەوە چەندمان بۆ بکرێت بتوانین بەرهەمی ناوخۆ پێشخین هەم ئابوووریەکەمان ئەبوژێتەوە هەمە توانین هەناردەشی بکەین ینی ئێمە بۆ نمونە ساڵانی ڕابردوو هەناری هەڵەبجا ڕەوانەی وڵاتانی لەندەن و وڵاتانی دوبەیەکرا ئێستا بەدەستخۆشیەوە لە ئاوی سلەیمانی ڕەوانەی وڵاتی سوید و ئەڵمانیا و دوبەیەمان ناکرێت ئەگەر ئەمانە دامێکی باش بکرێن و دوای ئەوە ئەو کوارتە بەرزی کە هەیە بە پێی و مواصفاتی کە لە جیهانە هەیە بکرێ ئێمە بە شێوەیەکی بەرچاو پاڵپشتیانەکەین. کاکسۆران باسیەوەت کرد ئەو ئاردی کە لە وڵاتی تورکیا هەیە جیاوازی هەیە لەگەڵ ئەو ئاردی کە ئینێن بۆ ئێمە ئایا هۆکارەکرد چیە ئەو بازرگانی کە هاوردەیە کە داوای کوالەتێکی نزمەکە لە بەرەوەی تێچووی کەم بێیان هۆکاری سیاسیە خۆی مەسەلەکە لە تێچووان نییە مەسەلەکە لەو مادەسپیکرەیە کە ئاماژەی پێدراوە ئەکرێتەوە ئاردەوە یعنی ئێمە کێشەیەکمانێ ئێستا بۆ نمونە ئاردی تورکی لە هەموو کاتەکانەکە ئێمە وەریەگری نرخەکەی لەگەڵ ئاردی خۆمانە لەگەڵ ئاردی رووسیا فەرقی هەیە و دوای ئەوەش بەکاربەری خۆمان ئێستا بۆ نمونە کێچێ نانەوەیەکەوە نانێکی بۆری بیت نایکڕێ ئەبێ هەم نانەکە سپی بێت و هەم بەپێی ئەو مواصفاتی خۆی بێ لەبەر ئێمە چەند جارێ ڕێنماییمانەوە بە هاوڵاتیان تومانە ئەگەر بەرهەمی ناوخۆمان هەیە و دوای ئەوە ئەو گەرمەی کە هەمانەوە دوای ئەوە ئەو نانەوانی کە هەمانە بتوانن ئەو گەرمی خۆمان بکە ئەو ئاردی خۆمان بەکارمێن لەبەری بمانێ و نەمانوێ ئاردەکەی خۆمان ڕشاڵی تایە کەپەکی تایە بەدەر لەوەی کە کەپەکەشی لێ ژیرێ بە شێوی تەندروست ئەکرێ بە ئارد ئەو گەنمە ئەوەی کە ئاماژیان پێ و ئاماژەشم پێ ئێستا لیژنێ دروست کراوە لە ئەنجومەنی پارێزگا لە تەندروستی لە کواردی کۆنتترۆل لە چاودێری بازرگانی کە بەدوای چۆنی ول بکرێ بۆ ئاردە و نەتیجەی بەڵام هاوڵاتیان کاک سۆرانیانی مناگادار زۆر لە کوالەتی خراپی ئەو ئاردە زۆر هەر ناکریانی بەنان زۆرێک لە نانەوەکان زۆرێک لە ئەو خانمانی لە ماڵۆن دایکی خۆم نانەکە هەر ناچە بەلای ئاردی باە بەڕاست ئێمە ئەگەر ئەوەش بەکار بێنێ بێ ئاردێکی زۆر ڕاست بەڵێ ڕاست ئەنی خراپی ئەم کوالەتی بۆچی ئەگەر خۆی گەنمەکەیە گەنم بەپێی ئەو مواصفاتی کە هەیەکەوە لە گیرێ بۆ نمونە ساڵانی پێشوو ئێمە گەنمی ئوسترالی وەرەگیرە لە گەنمی ئەمریکی وەرەگیرە بە ڕێژە ینی تێکەڵە کرا لەگەڵ ئاردەکەیە بۆ نمونە لە سا 65 ئوسترالی بوو لە سایە 20 دەرەجەیەک بوو لە سا 15 دەرەجە دوو بوو ئەمە وەکو خەڵتەیە کرا لە ئاشەکانە ئێستا ئێمە هەمانۆنیمانە گەرمەکەی خۆمانە ئەو گەرمی خۆشمان وەکو ئەماژەم بیا جاری وا هەیە وەزنینەوەکی کەمە جاری وایە لەوان تەفاحمی پێ کە زۆر خراپ بەڵێ بەڵێ سێ دەرەجەی هەیە ئەمە دەرەجە یەکەم بۆ بەپی وەزنینەوە بۆنەوە وەزنینەوە ئەی هەفتا هەشتا کە ئەبامە ینی لە هەموو جیانە پێڕەوەکرێ بەپی ئەو داتانێکەیە تا 69 هەفتایەت جاری وایە ئەوەی کە وەرگیرەوە هەفتا دووە ئەمە کەم تەرخەمی جوتیارەکانیشی تایە ئەمە چەند جار باسمان کرد ینی تۆ ئێستا تەنێ گەنم 150,000 وەرگیراوە لە جوتیار ئەگەر ئەو جوتیارە ئەو بەرهەمەی خۆمان بەو شێوە تەندروستە پێ بگەێنێت ئێمە پێویستمان بە یەکشت نابێت ینی لەوانەیە ساڵێکی تر ملیۆنێ زیاتر گەنم تەنگەنم لە جوتیارە وەربگیرێ ئەگەر حکوومەتی عێراقی موافقت کە لە وەرگرتنی چکە هەموو بودجەکە و هەموو پارەکە لەلا حکوومەتی عێراقی دابینەکرێت بۆ ئەو گەنمە و ئێمە بۆ دڵنیاییش ئێستا لیژنێکمان هەیە هەم خۆ سەرۆکی لیژنەکەشم هەفتەی پێشوو چوینەتە ئاشەکانەوە و بەرچاوی کامێرەکانەوە بەرچاوی ئەو کەسانی کە لێیان ئەو نان ئەو ئاردەی کە ئەدرێ بە هاوڵاتی بە نوی ساعت کردومانە بە نان و یامانە ینی بخواردوشمانە و ینی کراویشە بەنان لەبەر ئەوە ئێستا 23,000 تەنکاگرێ بە ئارد بۆ هاوڵاتیانە و هاوڵاتی زۆربەی شار و شارەکانی سەبەکاریێنە لەبەر ئەوە ئێستا ئێمە دڵنیشمانە تاوڵاتیان کە ئێمە بە شێوی بەرچاوتر سەردانی ئاشەکانەکرێ و دوای لیژنەی تایبەتی ژێ بۆ سەردانکردنی بۆ ئەوەی ئەو گەنمە بە شوێگی باشتر بەهاڕێت و بێتە بە هاوڵاتیان. کاک سۆران پێشتر نان لە نانەواخانەکان وەبزانام 10 دانە بە 1000 دینار بوو بەس بەهۆی گرانی ئاردەوە ئەو ڕێژێ گۆڕاو ئێستا 6 نان بە 1000 دینارە کە ئەو ترێت ئارتەرزان بووە ئێوە هیچ چاودێریەکەکەنە سەر نانەوەخانەکان کە ساری نان وەکو خۆی لێ بکەنەوە بڵێ ئەو کاتی کە ئارد بە 38,000 دینار بوو 8 نانەدرا بە 1000 دینار بە کێشی 105 غرام بۆ 100 غرام دوای ئەوەی کە ئاردی تورکی و کۆماژم پێ هەموو فەردێک 10,000 چوە سەر بوو 50,000 نانەوە سەموخانەکان هاتنە لای ئێمە و دانیشتین لەگەڵیان دانیشتمان لەگەڵاکردن ئەوان وتیان ئێمە دوو جۆر نانەکەین 8 نان بە 1000 دینار و 6 نان بە 1000 دینار ئێستاش لە سلێمانی 8 نان بە 1000 دینار هەیە بە هەر کێشی 80 غرام بۆ 85 غرام و کێشی زۆر کەمە بەس خەڵک ئێستا زۆربەیە چێتە لای ئەوانیش ینی مانەوە نەمانە لەبەری خۆ دەزانین دوو نانی فەرقە
يعني لە عەدەدا فەرقی هەیە ئێمە چەند جارە محاولەمان کردووە کە شەشەکە بکرێت باشە بە هەشدانە بەس ئەوەی ئێستا ئەوانیش لەبەر ئەوەی ئاردەکە بۆ شێوە دانەبەزیەوە ئێمە بەدڵنیاوێڵێن هەچ کاتێ ئارد بوو بە 30,000 دینار هەژنانەکەینەوە بە هەزار نەوەکو جاران بە کێشی 105 غرام. زۆر باشەکە سۆران ئەو ڕێگایانە چینە و وەسیلانە چین کە حکوومەت و لایەن پۆیدارەکان هاوکاری ئێوەن بۆی ئێوە بە جوانی بە ڕێکوپێکی کارەکانتان بە باشی بچێتە سەر یاخۆ زۆر جار لەوان باز دەکرێت دەستێوەردانی حیزبی لەوانەیە هەبێت لە کاتی بازرگانی کۆمەڵێک لەو بابەتانەدا ئەمان تا چەند گرنگن بۆی کە ئێوە بە ڕێکوپێکی ئیشەکانی خۆتان جێبەجێ بکەن. بڵێ وەڵا هەموو پاڵپشتیەک بۆ چاودێری بازرگانی ینی زۆر باشە بێت. ینی ئێمە چەند جارە داوامان کردووە و هەموو نووسرایشمان هەیە داوای کارمەندمان کردو ینی ئێمە شاری و سلەیمانی بەسی کارمەند نابرێ بەڕێوە. ینی ئێمە 1970 گەڕکمانەیە لە شاری سلەیمانیە و دوای ئەو هەموو گەنجینەیەمان هەیە ئەو هەموو شوێنەمان هەیە لەبەر ئەوە ئێمە چەند جارە داوامان کرد دوای ئەوە داعمی بۆ نمونە مادی بۆ ئەو چاودێرانە ئەمە بەر زەرورە و داعمی سوتەمەنی بۆ ئێمە 4 سیارەمان هەیە ینی جاری وایە من 4 سیارەمان هەیە ینی 4 سیارەمان سایقیشمان نییە من سارەکەی خۆم لێ خڕم ینی خۆمان جاری وای کە دەرەچین بە سایقی خۆمەکەین لەبەرەوە ئەو پاڵپشتەکەتان لێنە بڕێقین وەڵا لەخوا بەزە بێ سەبانزینەکەمان باشە لەبەری نسرەکەمان تۆزە باشە ئەوە زۆر باشە 4 سارەمانێ بەشەکات و جاری وایە ئێمە دۆڵ دیشمان لەسەرا جاری وایە ئەوێ بکەین بەسەرا بۆ ئیشەکان ینی فریا ناکەین ینی بۆ نمونە هاوڵاتیە گێت بازرگانێکە کێشەیەکی هەیە لۆگۆکی تەزویر کراوە جاری وایە ئێمە دژنەمانەچێ بۆ پێنجون دژنەمانەچێ بۆ ڕانێ دژنەمانەچێ بۆ دوکان ئەمانە هەمووی پێویستی بەدامە لەبەرەوە هەتا دام و پاڵپشتی بکرێ زۆر باشە بەنسبەت حیزبیشەوە ئەوەی کە وەڵکو تا حیزب تەداخڵکە تا ئێستا من چەند ساڵە لە چاودێری بازرگان تا ئێستا یەک کەسی لە هیچ حیزبێکەوە تەکلیفی لە یەکشت نەکردو لەبەروی ئەوان ئەزان ئیشەکەی ئێمە بۆ تەندروستی وڵاتیە کەسیش خۆی لایە لە تەندروستی وڵاتی ینی تۆ ئەگەر چیت دوکانێکەوە کە جبسێگەگری کە شیرێگەگری کە مادەی خۆراکیەگری ئەکسپایر بێ کەس دیفاعی لێ ناکە لەبەرەوەی ئەوە بێتە ینی چۆنەڵی نەخۆشی بۆ هەموو کەسەکان و بەڵاوبوونەوەی ئەو کێشانی کە هەیە. کاک سۆران بابەتێکی دیکە لە چەند ڕۆژی ڕابردووە لە سوۆشال میدیا زۆر دەنگدانەوەی هەبوو ئەو بەروارە بوو لەسەر هێلکە کە 24 هێشتا و بەروارە نهاتوە چەند جارێ ئەومان هەیە ئەوە لە ئەو کەسانی کە ئەو هێلکانە هێنن لە تورکیا و لە وڵاتانەوە ئەبێ واتەی ناخۆ نییە نەخێر ئێمە ناخۆکان هەمووی لەژێر کۆنتترۆلی وەزارەتی کشتتوکاڵ هەیە ئەوان سەرپەرشتیانەکەن و تیمی تایبەتیانە سەردانیەکەن ئەمانە لە وڵاتی تورکیاویان و بەشڕێگەی نایەساییەن و دەستی ژەگیرە بەسەری وەکو ئاماژەمبیا یەکسەر تەلەڤەکرێ ئەو کەسانی کە ئەو کەسانەی جاری وایە لۆرەکە گیرێت ئەگەر لەناو بازاری شەوێ بەڵێ ئەوە یەکسەرە گیرێت ینی ئێمە یەکەی بە بەرواری ژەگرین ینی ئەوەی کۆخ و کوردینە جۆری وایە جاری وایە چینە بازارەوە سێلەکە هێلکەدانەوە بێ بەروارە لەبەرەوە وەختی خۆی ئێمە داواشمان کردووە ئەو هێلکەیە بابە پشکنین بێت باشە چکە هەریەت چکە ئێمە بەرهەمی ناوخۆمان بەشی خۆمان ناکەن کە شاری سلەیمانی هەموو ڕۆژێ 2000 کارتۆنی پێویست هەموو ڕۆژ و ئەو هێلکەی کە هەشە بۆ نمونە لە سلەیمانی ئێستا چەند مەشروعێکمانەیە کە پێ بکات و بڵین بگاتە ئەوەی کە بەرهەم بێنێ ئەوە ئەگەر هەبێ زۆر باشە بێت و دوای ئەوە توانین هەناردی دەرەوەشیکین ئەگەر ئەو پرۆژانە بکەونە سەرپێخوان و دەستکەن بەکارکردن لەبەرەوە ئێمە داوامان کردو ئەگەر هەر هەیەت با پشکنی بێت لەبەرەوەی هەموو بارێکی هێلکە 72 ساعتیەوێ بۆ پشکین نەکەی سەبار بە بابەتێکی تر ئەویش دابەزی نرخی بنزینە ئەوەیەکە ئێمە سیرمان کردووە لەم چەند ڕۆژەیە نزیکی 200 دینار لە نرخی بنزین دابەزیەوە بۆ هەر لترێک هەرچەند دابەزینەکە کەمە بەڵام ئایا پێشبینیە کرێ نرخی بنزین زیاتر دابەزێ بچێتە ئاستی خواستی وڵاتیانەوە ئەو پەیوەندی بە بەڵسی جیهانیەوە هەیە دابەزی نرخی سوتەمەنی ینی ئێستا بەڵێ چاودێریمان لەسەر نرخەکەی هەیە و کۆنتاکیشمانەیە لەگەڵ برا ئەو کەسانی کە ئەو بەرهەمانە هاورداکەن ئێستا مەزەری ڕێزیمان خواروی عێراقە بۆ هێنانی بنزین بۆ ئێرانە و وڵاتی تورکیایە
ئەمانە ئەو بارودۆخانەش ئەگەر بەرەو باشبوون بڕە حتمما دابەزین بەخۆ بینێ چکە ئەوان لە بۆرسەکان نایکڕن بۆ نمونەکە لیترێکی سۆپەرگەشت 1550 ئێستا بۆتە 1450 دەوکو ئاماژەوە 200 ناردابەزیوە بەپی ئەو داتایەکە لە بۆرسی جیهانی هەیە لەبەرەوە هەتا نرخ لە بۆرسی جیهانی دابەزین بەخۆ بینێ حتمما دەرش دابەزین بەخۆ بینێ ئەکسۆنە ڕێنمایی چییە وەکو دوام و چەت بۆ هاوڵاتیان لە کاتی بەرزبوونەوەی لە مارکێتێکا شتێک دەکرێت دەزانێت کە من نرخەکەی جیاوازی هەیە یاخود لە بەرواری بەسەر چووندا تا چەند گرنگە پەیوەندی بە ئێوە بکات بۆی کە ئێوەش چاودێری بکەنەوە نێڵن ئەوە تەشەنە بکات و بەردەوام بێت بەڵێ ئێمە من لێرەوە دەستخۆشی لە وڵاتانی شاری سلێمانیەکەم لەبەرەوەی بوونەتە چاوی دووەمی ئێمە یعنی ئێستا هاوڵاتی و وشیارە ینی فەردێ برنجەگە 250 بەرز بێت دەکوست تەلەفۆنمان بۆکە و ڕۆژانە چەندەها تەلەفۆنمان بۆ کرێ بۆ بەڕێوەبەرایەتیمان بۆ ژمارەسە ئەمانە کە داواکەن بۆ نمونە شتێکی ئەکسپایرە بێ یا شتێکی ترە بێ لەبەرەوە وشیاری هاوڵاتیان زۆر باش ێسەر لەم کاتەیە وەکو ئاماژەشم بیا هەت یەک بەرزبوونەکانە ڕووبا پەیوەندیمان پێوەکەن و ئێمە ئەم ژمارە تەلەفۆنانش بڵاوەکەینەوە بۆی هاوڵاتیان ئاگادار بن هەچ کاتێک کێشێکیان هەبوو لە شەوا بوو لە بەیانیا بوو لە ڕۆژا بوو لە ئەسرا بوو تەلەفۆنمان بۆکەن بۆی بەدەم داواکانیانەوە بچین ژمارە سەمان هەیە بەرامبەرە ڕاستەوخۆ ئەمە هەموو ڕۆژێ کۆنتاکی ڕاستەخۆمانی لەگەڵانە ژمارە 1970 ژمارە 1970 ژمارە 1970 ئەم چوار ژمارە لە خزمەتی هاوڵاتیانێ لاج کاتێکە و کۆماژەم پێ کێشەیەکیانەوەتان پەیوەندیمان پێ بکەن بۆی ئێمە دەست بەجێ لێژنەکانمان بڵێن بۆ شوێنانە زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاکسۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانی سپاس کە ئەم دەفەتە بێ بۆ بەخێر بێ.